بەڵێ لەگەڵتان بەردەوامین لە ئێستاە ئەبینین کە هەڵمەتی بانگەشەی کاندیدەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردووە کاندیدەکان بە چڕوپڕی سەرقاڵی ئەوەن کە خۆیان و خزمەتیان بناسێنن بە هاوڵاتیان بۆ بێگومان مافی هاوڵاتیشە لە کۆتاییدا کەسێکی شایستە هەڵبژێرێت بۆ ئەوەی کە ئەو کەسە بتوانێت وەکو نوێنەری ئەم هاوڵاتیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کۆکی لە مافی ئەم هاوڵاتیە بکە. ڕاستە لەگەڵ هەموو ئەمانەشە کە چەند ڕۆژێکە هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێکردووە و هەموو حیزبەکان بە لیستی خۆیانەوە بەشدار بوون و لەم نێوەندەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمساڵ لیستی 222 کە کۆمەڵێک کاندیدی دەستنیشان کردووە کەم کاندیدانە لە هەریەکەیان لە بوارێکی جیاوازە خزمەتێکی بەرچاویان کردووە و ئەم کاندیدە بە ڕێزانەش هەمویان هەوڵدراوەکە بە شێوازێکی باش ئەم خزمەتە بێتە مای ئەوەی کە متمانەیان پێبەخشێت لەلایەن هاوڵاتیانەوە بۆی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم جارە کار لەسەر هەموو مافەکانی گەلی کورد بکەن کار لەسەرەوە بکەن بۆ خزمەتی هاوڵاتیان بێگومان هەر یەکەشیان لە ڕابردووی خۆیانە لە ئەزمموی خۆیانە پێشینەیەکی باش و ئەرێنیان هەبوو بۆیە ئەو متمانیان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێبەخشراوە چکە ئەم متمانەیەکی گەورەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە گفتوگۆی لەسەر بکەین ئەو کەسانی کە هەڵبژێڕەوەن ئەم ساڵ بۆ ئەم لیستەی 222 هەر یەکیان پەیامێکی جیاوازی پێ هەریەکان لە بواری تایبەتی بێگومان وە چی خزمەتێکەکەن بۆیە ئێمەش هەوڵەین ڕۆژانە لەگەڵ ئەم کاندیدە بەڕێزانەیە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە ئێمە ناچینە زۆر دیتەڵی سیاسیەوە ئەچینە لەو بابەتی کە پەیوەندی بە ڕۆژێشینەوە هەیە ئەویش کار و پرۆژەکانیانە خزمەتکردنی هاوڵاتیانیانە ینی بە شێوازی شێوازەکان ئێمە چاوەڕی ئەویان لێ بکەین کە ئەم متمانەیان پێبەخشین ئەوان لە پای ئەوە خزمەتێ بە میلەتەکەمان بگەین و ئەو مافانی کە هەمانە جارێکی تر بتوانین ئێمە بەدەستی بێنینەوە. باڵە بێگومان بە قسەکەی تۆ ئەو خزمەتە کە ئەیکەن زۆر جار پێناسەیەکەوە ئەوەی کە ئەوترێت ناوێکە کە مرۆڤ لە دوای خۆی بەجێ ئەهێڵێت ئەو ناوە زۆر زۆر گرنگە دواتر وە ئەکات متوانە دروستەکە هاوڵاتیان یەکێک لەو کەسانەی کە خزمەتی زۆری گەیاندووە ناوێکی زۆر جوانی لە ناو هاوڵاتیانە هەیە بە تایبەت ئەو کەسانێک کە سەردانی جەوازاتیان کردووە کاک ساڵح عوسمانە کە بە کاک ساڵحی جەوازات ناسراوە کە ژمارەی حەڤە لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆ لە ڕانی خۆشەویستەوە لەگەڵمانە بۆ ئەوەی کە لەگەڵ بەڕێزیان چەمکی هاوڵاتی بوون زیاتر گفتگۆ بکەین و زۆر جارەها ئێمە هەرێکەمان بۆ نمونە هاوڵاتێکە گەر ئیشی کەوت بێتە لای بەڕێزی ئەزانێک کە بەڕاستی من هەست بەوە کە مافێکم هەیەەوە چەند گرنگە لەو شوێرەیە گرنگی بە مافی من ئەدرێت و ئاسانکاریم بۆ بکرێت هەر بۆیە باسی ئەوەمان کرد کە هەڵی جوانی دا و خزمەتی جوانی کردو چە ئێستا خۆی زیاتر ئەم چەمکەمان بەڕڵ نکاتەوە کەسێک کە ئەزمونێکی زۆر جوانی شەیە لەسەر ئەم بابەتە کاک ساڵح سڵاوی لێ بە بەیانی بەڕێزت و ڕانی خۆشەویست باش هەر سەرەتا پێمان بڵێ چەمکی هاوڵاتی بوون یان مافی هاوڵاتی چییە بۆی کە من وەکو هاوڵاتیەک بەرچاڕوونێکی زیاترم بەسەری هەبێ ئەم کاتتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوەی بەڕێز و ئەو بەرنامە جوانە خنجیلانەی کەوا ماوەیەکی زۆرە درێژەی هەیە لە دەبەری ڕاپەڕینەوە لە ڕانی سەربەرزەوە لە پشدەر و بیتوێنەوە سڵاو ڕێزبان هەیە بۆ بەڕێستان زۆر کاک ساڵح ئەگەر گوێت لە پرسیارەکەی منەوە بوو بێ با دووبارەشی بکەمەوە ئەمانویست وەکو کەسێک کە ئەزمونێکی جوانت هەیە بەڕێزت لەوەی کە مافی هاوڵاتی لەو شوێنەی کە بەڕێزت دەوامت کردووە پارێزراو بێت و ڕێستان لێگرتووە پێمان بڵیت مافی هاوڵاتی چییە بە شێوەیەکی گشتی ئەم چۆمکە چۆن باسەکەی بەڕێزت بەڵێ دیارە مافی هاوڵاتی بوون کە تەوەری سەرکی ئەم بەرنمەیە یەکێکە لە دەستەواژە سەرکیەکان و مەفهومەکانی کە ئێستا لە هەموو جیهاندا لە دەوڵەتانی پێشکەوتوودا گرنگی و بایەخی خۆی پێدرێکە ئەویش ئەوەیە لە سیستەمی حکومڕانی لە سیستەمی سیاسی هەموو دەوڵەتێکی مەدەنیدا هاوڵاتی چەقی ئەساسی هەموو شتەکانە و هەموو تەوەرەکان و هەموو سیاسەتەکان و هەموو حکومڕانیەکان دەوڵەتدارەکان لە خزمەتی خودی هاوڵاتیدا بنیا دەدرێ لە دەوڵەتە دەستور هەیە ئەو دەستورە کە دەنووسرێتەوە چەند بەرگە و مادەیەکی تێدایە لە زۆر وڵاتە کە ئەگەر
دەستورەکە 100 مادە بێ 7 مادەی تایبەتە بە مەفهومی هاوڵاتی بوون و مافی هاوڵاتی بوون. مافی هاوڵاتی بوون ئەوەیە کە لە ناو دەستورە تۆی هاوڵاتی واجبت هەیە وەکو ئەرک ئەرکەکان دیارن کە هاوڵاتی ئەرکی سەرشانی بەرامبەر بە وڵات و نیشتمان چییە و لە بەرامبەریشدا تۆی هاوڵاتی لە مقابلی ئەو ئەرکانە مافت هەیە. ئەم مافانەش لە کۆمەڵێک بواردا خۆی سڕ دەکاتەوە کە مافی سیاسیە، مافی ئەمنیەتە، مافی ژیانێکی شایستەیە خزمەت گوزاریەکانە. ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە کە مەسلەی خزمەت گوزاری بۆ هاوڵاتی ئەرکێکی سەرەکی دەوڵەت و دەوڵەتداری و حکوومەت و حکومڕانیە. من لە بەرنامەکەی خۆشم بۆ کاندید بوونم کە کاندیدی ژمارە 17 بە ناوی ساڵحی جوازاتەوە زۆر تەرکیز لەسەر ئەوە دەکەم کە هاوڵاتی و مافی هاوڵاتی یەکێکە لەو دروشمانەی من کە خەباتی بۆ دەکەم بێوچان چونکە من ئەزمونێکی پێشووترم هەیە کە 8 ساڵ بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بووم و توانیم لەو پێگەیەوە خزمەتی بەرچاوی هاوڵاتیانی ئەم دەبەرە بکەین و خزمەتی بەرچاوی هاوڵاتیانی سنووری کۆی پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجەی شەهید و ڕاپەڕین بکەین بە تێگرا بەبێت جیاوازی بیرروباوەڕی سیاسی، بەبێت جیاوازی لە بەرچاوکردنی تەمەن و ڕەگەز کە ئەمە ئەسڵ و ئەساسی مافی هاوڵاتی بوونە کە خزمەت گوزاریە. بەڵێ ئێمە دەستخۆشید لەکەین بێگومانەمە هەموو هاوڵاتیان شایەتەوەیان کە بەڕێستان لە ماوەی ئەو چەند ساڵەیە لە جیاوازات چەند خزمەتان بە هاوڵاتیان کردووە بەبێت جیاوازی لەوەی کە ئەمە لەکوێ هاتووە سەر بەکوێیە گرنگ ئەوە بۆ کە تۆوەکو مرۆڤێک ڕێزدان لێگرتووەکو هاوڵاتێک ڕێزدان لێگرتووە جاج لەوەی کە هەندێک جار کارەکان بۆ نەخۆشی بووە، بۆ خاوەن پێداویستی تایبەت بووە، بۆ کەسانی بە ساڵاتچوو بووە، ئێوە کارەکانتان بە زووی بۆ ڕاپەڕانون. ئەمە ژوای کردووە کە ئێوە خزمەتێکی بەرچاو بە هاوڵاتیان بگێنن، هیواداری کە بیتەوە بە مایی متمانە بۆ ئێمەی هاوڵاتی و بتوانانی ئێستا کارەکانت بەریتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک ساڵح من پێم خۆشە باسێکیەوەکەین مافی هاوڵاتی بوون بۆ نمونە من وەکو تاچێک کە لە وڵاتێکم کە پێڵێن عێراق ڕاستە من لە هەرێمی هەر کوردستانم، بەڵام چەند گرنگە لەسەر ئاستی عێراق جیاوازی من نەکرێک لەگەڵ تاچێکی تر بۆ نمونە لە پارزگایەکی تری عێراق لە خوارووە چەند مافەکانی ئەخرێتە بەردەم، مافەکانی منیش بخرێتە بەردەست. ئەم هەوڵانە لەلایەن ئێوە ئەکرێ ئەگەر بچنە نێو ئەنجومەنی نوێنەران. ئەمە تا چەند کارێکی گرنگە بۆی ئەم هاوسەنجی ڕابگرین. بەڵێ من وەکو کاندیدێکی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە بربژێر کراوم بە ژمارە 17 و یەکێک لە ئەرک و واجباتە سەرەکیەکانی ئێمە بۆ داهاتوو ئەگەر دەرچین بۆ پەرلەمان ببین بە ئەندامی پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەیە کە ئێمە تەرکیز لەسەر مافی هاوڵاتی بوون بکەینەوە کە بەداخەوە لە عێراقی تازەدا کە دەستور نووسراوەتەوە ئەتا ئێستا ئەم بابەتە بە شێوەیەکی سەرەکی نەوروژێنراوە و کاری لەسەر نەکراوە بەو شێوە زانستی، بەو شێوە قانونی، بەو شێوە دەستوری کەوا لە دەستورە هاتووە زۆر بڕگە و مادەی فرامۆش کراوە کە مافی هاوڵاتی بوون لە عێراقی تازەیە پێشر کراوە. بۆ نمونە ئێستا ئێمە لە عێراقدا وەکو کورد یان وەکو برایانی عەرەب یان وەکو هەموو کەمەنەتەوایەتیەکان بە عێراقی حساب کراوین عێراقین. هەویە و تەسکەرە و جنسیەمان عێراقیە، پاسپۆرتمان عێراقیە، پارەمان عێراقیە، قانونەکانمان عێراقیە. بەڵام ئایا ئێمەی هاوڵاتی کە عێراقین مافی شایستەی خۆمان وەرگرتووە لەو عێراقی بوونە یان ئەوە تا هەتا ئێستاش ئەم عێراقە بە فکرێکی کۆنەخوازی بە فکرێکی شۆڤێنستی کە ڕەگەزپەرستی عەرەبی یان ڕەگەزپەرستی نەتەوایەتی زاڵ بۆ بەسەریدا مافی هەندێک لە چین و توێژەکان وەکو پێویست لە بەرچاو نەگیراوە. خۆی لە تاریخە مافی هاوڵاتی بوون کە دانراوە هەر لە سەردەمی یۆنانیەکان و دوای ئەوەش لە سەردەمی ڕۆمانیەکان و دوای ئەوە لە شۆڕشی فەڕەنسی کە پەیماننامەی ویسیڤاڵیە لە ساڵی 1648 و شۆڕشی فەڕەنسی کە
مافی مرۆڤی تەسبیت کرد کە یاساکانی مافی مرۆڤی تەسبیت کرد لەوەیە کە بوو بە بنەمایەک کە دەوڵەتداری لەسەر ئەساسی مافی هاوڵاتی بوون بەڕێوە بچێت. ئێستا لە عێراقدا کە ئێمە خەباتی بۆ دەکەین بۆ ئەوەیەکەوە هەموو پەیامەکانی عێراقی نوێ کە دیموکراسیە کە ئازادیە کە مافی مرۆڤە کە مافی هاوڵاتی بوونە جێبەجێ بکرێت. ئەرشی من بۆ پەرلەمانی داهاتوو ئەوەیەکەوە بچم لە پەرلەمانی عێراقی مافەکانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دەسەر بکرێت لە ناویدا مافەکانی هاوڵاتی کورد کە خۆی دەبینێتەوە لە چارەسەرکردنی شایستە داراییەکان کە مەسەلەیەکی مالی ئاڵۆسێ لە عێراقدا کە مافی هاوڵاتی بوون لە بەرچاو نەگیراوە بۆ خۆتان نەزان کە ماوەیەکی زۆرە کێشەی موسە هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە خەلەلەکەی ئەوەیەکەوە دەوڵەتی عێراقی لەسەر بنەمای دەستور مافی هاوڵاتیانی دابین نەکرد وەکو پێویست و کێشەمان هەیە لەگەڵ بەغای فیدراالە لەسەر مەسلەی قانونی نەوت و غاز کە ئەمەش یەکێکە لە مافی هاوڵاتی بوون کە دەبێت هەموو هاوڵاتیانی عێراقی بە کورد و عەرەبەوە سوودمەند بن لە داهاتەکانی نەوت و داهاتە سنووریەکان. ئەو هاتووە داوا دەکات کە مافەکانی لە هەرێمی کوردستان وەربگرێ، بەڵام نایەت کە کۆی داهاتی هەموو عێراق لە سندۆخێکی نیشتیمانی کۆ بکاتەوە و بە شێوەیەکی یەکسان دابش بگرێتەوە بەسەر هەموو هاوڵاتیانی عێراقی کە ئەمە لە ناوەڕۆکی دەستورا هاتۆ بە وازەحی. بۆیە ئەرکەکەی ئێمە قورسە بۆ پەرلەمانی عێراقی داهاتوو کە دەبێت هەموو ئەو کێشە یاسایانە، هەموو ئەو کێشە داراییانە، هەموو ئەو کێشانی کەوا لە بینی هەرێم و بەغدا هەیە بگرینەوە سەر ئەسڵ و ئەساسی دەستور کە ئەگەر کورد خەباتێکی دەستوری بکە شەڕ بکە لە پێناوی مافی هاوڵاتی بووندا، لە پێناوی مافێکی شایستە کە هاوڵاتی بوونە، هەموو کێشەکانی بۆ چارەسەر دەکرێ و بە شێوێکی قانونی دەتوانێت پەنا بۆ کۆمەڵێک وەسایل بەرێ. یەکێکی لەوانە مەسلەی دانانی هەندێک وابەستەیە بۆ حکوومەتی داهاتووی عێراقی کە قیودی پێدەڵێن قیودی قانونیە کە دەستور سەپاندوێتی بەسەر حکوومەتەکان کە تەشکیل دەکرێت. خاڵی دوێمان ئەوەیە کە ئێمە هانا بەرین بۆ دروستکردنی دادگایەکی تایبەتمەند بۆ مافی هاوڵاتی بوون لە کاتێکە ئەگەر مافی هاوڵاتی پێشێل کرا دەبێت محکەمەیەک هەبێت لە عێراقدا کە خەڵک هانای بۆ بەرێ بۆی داوای مافی خۆی لە بکە. خاڵی سێمیان ئەوەیە کە دەبێت دامەزراوەیەکی تایبەتمەندی پەرلەمانی هەبێت لە ناو پەرلەماندا کە متابعە و چاودێری ئەو پێشێلکاریانە بکە کە حکوومەت یان دەوڵەت دیکە بەرامبەر هاوڵاتەکانیان، بۆ لەبەرەوەی کە دەستور گرێبەستێکە عەقدێکە لە مابەینی هاوڵاتی و دەوڵەت، لە مابەینی هاوڵاتی و حکوومەت. ئەگەر هاتوو دەوڵەت و حکوومەت ئەم پێشلکاری کرد بەرامبەر هاوڵاتیان مافەکانی زەوت کرد وەکو پێویست مافەکانی پێنەدا یان خەمسار بوو لە پێدانی مافەکانی یان فەرق و جیاوازی کرد، نایەکسانی هەبوو، نەعەدالەتی هەبوو، دەبێت لەو کاتەیە منی هاوڵاتی مافی ئەوم هەبێ سکاڵایەکی یاسایی تۆمار بکەم و داوای مافی خۆم بکەم کە دەوڵەت تێیدا کەم تەرخەمە. بەڵ کاک ساڵح، ئێمە بینیمانە ساڵانی ڕابردوو لە خولەکانی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەندێک جار کاندیدەکان پێش ئەوەی کە بچنە ئەم با بڵێن ئەنجومەنی نوێنەرانە هەندێک شعاریان هەبووە، هەندێک دروشتیان هەبووە، پلانیان داناوە و متمانێ هاوڵاتیانیان بەدەست هێناوە، بەڵام دواتر بینراوە بۆ نمونە بڕێکی زۆری جێبەجێ نەکراوە. بەڵام بەڕێزت ئەوەنەی کە لە ساڵانی هەر بۆ خۆشت ئاماژەت بۆ کرد ئەو هەش ساڵی کە لە جیاوازات ئیشوکاری هاوڵاتیانت ڕای کردووە، زۆرێکی زۆری هاوڵاتیان شایەتی ئەیەن کە ئیشیان زۆر قەفڵ بووە، ڕاگیراوە، کێشەی هەبوو، بەڵام بەڕێزت ئاسانکاری یاساییت بۆ کردوون، واتە بە یاساکە، بەڵام واشت کردو ئیشی هاوڵاتیەکە نەوەستاوە. بەڕێزت چ متمانێک بە هاوڵاتیان ئەدەیت کە ئەو دروشمانەی ئەو پلانەی کە دادناوە ئیشەڵڵا هەوڵ ئەدەیت وە سوور ئەبی لەسەریت بۆ ئەوەی کە جێبەجێ بکەی ئەوەندەی کە ئەکرێت وە با بڵێن یاساکە ڕێگەتان پێ ئەدات؟ خۆی ئەرکی پەرلەمانتاری ئەرکێکی قورس و گرانە و ئەرکێکی زۆر پیرۆزە کە بارێکی قورس لەسەر شانتا تۆ خەڵک دەنگت پێدا ئەبێ وەکو ئەوە سەیریکەی کە کەسێک کێشەیەکی هەیە لە دادگایان لە یەکێک لە دایرەکان دێ
پارێزەرێک یان مەحامیەک ئەکاتەوە شیلی خۆی وەکالەتیشی بۆ دەکاتەوە وەکالەی خاصە بێ ئامە بێ ئەو کەسە ئەکا بۆ وەشیل ئێمەی پەرلەمانتاریش کە دەنگمان پێدەن هەڵمانە بژێرن ئەو دەنگ پێدانا وەکالەتکردنەوەی بۆ ئێمە وەکالەتت بۆ کاتەوە بۆیە من وەکو خۆم وەکو ساڵحی زەوازات کاندیدی ژمارە حەفدا بەڵێن بە هاوڵاتیان و هەموو ئەو کەسانە ئەدەم کە دەنگم پێدەن یا دەنگیشم پێ نادەن ئەگەر دەرچوون بووم بە ئەندامی پەرلەمان لە ناو کێشە و مەشاکلەکانی هاوڵاتیانەوە من ئیژەکەم من نیەتم هەیە کە لە داهاتوودا چەندین نووسینگە بکەمەوە بۆ خۆم وەکو ئەندامی پەرلەمان لەو شوێنانی کە گرینگە بە تایبەتی ئەو شوێنانی کەوە زۆر پشتگوێ خراون بەوەی کەوە ئەم پەیامی ئەو خەڵکە کۆکەینەوە بیبین لە ناو پەرلەمانی عێراقی ئەوەی کە پەیوەستە بە شتە مەسیری و چارن و سازەکان کە مافی هاوڵاتی بوونە من بەڕێی خۆم هەمووی لە مافی هاوڵاتی بووندا خۆی دەبینێتەوە خزمەتێکی باش بکەین ئێمە دەبێت ئەوەشمان لەبیر نەچێت کە هەندێک جار هەندێک هەڵە دەکەین ئێمەی کاندید هەڵبژاردننی ئێمە بۆ پەرلەمانی کوردستان نییە تاوەکو بەڵێنی خزمەتگوزاری و کۆمەڵک بەڵێم بدەین بە دەنگدەر و بە خەڵکی خۆمان ئێمە ئەرکێکی نیشتیمانی وەتەنی کوردایەتی نیشتیمان پەروەریمان لەسەر شانە کە بچین لە بەغدا ئەو ئەرکانە ڕاپەڕێنین ئێمەی کورد خەباتمان کردووە چەندین ساڵا بۆ ئەوەیکەوە دەسوورێک بنووسرێتەوە لە ناو دەسوورەکە مافەکانمان جێبەجێ بکرێ ئێمە ئێستا لەناو ئەو ئەرکەیە دوو تەوەری سەرکیمان لەسەر شانە ئەرکێکی وەتەنی نیشتیمانی کە کوردایەتی لەوێ مافی کووردا ئەرکێکی هاوڵاتی بوونە کە مافەکانی هاوڵاتیە لە بەغا ئێستا ئێمە زۆر مەلەف هەیە لە بەغا کە لە ساڵح و لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە تا ئێستا نەجوڵێنراوە تاوەکو ئێستا ئەگەر ئیشیشی لەسەر کرابێت تەواو نەکراوە بۆیە من وەکو کاندیدێک کە دەرچم بە تەئکید چۆن لە پاسپۆرتی سلێمانی مێژوویەکی درەوشاوەمان دروست کردووە کە بە یەک ساو سێری هاوڵاتیمان کردووە زیاد لە حەدی خۆمان لە ساعات هەشتی بەیانی هەتاوەکو هەشتی ئێوارە 12 ساعت ئیشمان کردو ڕۆژی 1000 پاسپۆرتمان داوە تا هاوڵاتی لەو سنوورە لە سنووری خۆماندا کە لە ماوەی چەند ساڵ 1 ملیۆن پاسپۆرتمان داوە و توانیمان یەکەم دایرەی ئەلکترۆنی دایرێکی خزمەتگوزاری پێشکەوت و خوارد لە ساڵی 2010 کە نە لە عێراقا شتیوا هەبوو نە لە هەرێمی کوردستانیش دائمە تاکەوە دایرە بوون کە پێشەنگ بووین و چەند ساڵێکیش ئێمە یەکەمی ئاسی هەموو عێراق و هەرێمی کوردستان بووین من بەو بەرنامە ئیداری کارگێڕی کە تەجروبەیەکم هەیە ئەم تەجروبە دەگوازمەوە بۆ ناو پەرلەمانی عێراقی لە ناو پەرلەمانی عێراقی بە شێوەیەکی کارگێڕی و ئیداری لەسەر بنەمایەکی دەستوری داوای مافی هاوڵاتیان دەکەم کە دەبێت خزمەتگوزاریەکان لەسەر ئاسێکی پێویست بێت دەبێت لەسەر ئاساسێکی ئەدایەکی باش بێت هاوڵاتی سوودمەند بێت لەو مافانەیەکەوە بۆی دیاریکراوە لە ناو دەستوردا. بەڵێ کاک ساڵح لەگەڵ ئەوەی کە بەڕێستان بەرپژێرن بۆ ئەنجومەری نوێنەرانی عێراق لەسەر لیستی 222 تا چەند گرنگیشە ئێمە ئەزانین کە تیمەکەتان تیمێکی زۆر بەهێزن ئەم جارە تیمێکن کە هەمووتان هەر یەکە لە بوارێکی خۆیان توانوێتی خزمەت بکات و خزمەتی هاوڵاتیان بکات تا چەند گرنگە تیمەکەش هەماهەنگ بن هەم بۆ یەکەوە بتوانن هێزێک دروست بکەن کە بتوانن بەم هێزە هەم کارەکانی تۆ لەسەر ئەو بابەتانی کە هەڵبژارد و کاری لەسەرکەی هەما ڕێکەت لەسەر بابەتەکانی خۆی گرنگی هەماهەنگی تیمەکە چەند گرنگە بۆی کە بتوان هێزێکی باش لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانن بە دەنگی کورد ئێمە ئەتوانین مافەکانی کورد بەدەست بێنین. خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا لیستێکی هێبناوی 222 ئەمە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێمەی هەواڵانی کاندید کە لە سنووری بازنەی سلێمانی 36 هەواڵین کاندید کراین بۆ 18 کورسی لە سنووری بازنەی سلێمانی ئەمە هەمووی یەک پاکێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێمە دەبێت ئاوڕێک بۆ دواوە بدەینەوە بۆ مێژوومان کە لە سەرەتای دروستبوونی عێراقی تازەیە سەرۆک مامزلال نمونە و سمبولی ئێمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری بەغدا ڕۆڵێکی بەرچاوی بینی لە عێراقی تازەیە و دواتریش کە بوو بە سەرۆک کۆمار توانی کە ببێتە چەترێک بۆ هەموو عێراقیەکان و مافەکانی کوردیش هەنگاوی باشی بۆ بنێ و سەرکەوتوبی ئێمە دەبێت لەسەر ئەو ڕێڕەوە لەسەر ئەو ڕێچکەیە
بەردەوام بین و ئیش بکەین ئەم گروپە ئەم دەستەیە ئەم کۆمەڵە کاندیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت ڕنگدانەوەی هەوڵەکانی سەرۆک مامجەلال و سەرۆک بابڵ کە ئێستا لە بەغا بەردەوامی هەیە ئێمەی هەواڵانی کاندیدی یەکێتی تیمێکی زۆر تۆکمەی یەگرتوین و بەردەوام بە شێوەیەکی تیم ئیژەکەین ئێستا و دابەش بووین بەسەر هەموو بازنەکاندا بۆ ئەوەی ئێمە بتوانین بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی ڕێخستنیەکی سەردەمیانەی حزبی هەموو دەنگەکانی خۆمان لە سنووری بازنەی سلێمانیا کۆبکەینەوە بە کادری یەکێتی نیشتیمانی کوردستان کە کادرە خۆشەویستەکان کە لە بازنەکان تەوزیع بوون ئیژەکەن بۆ لیستی 222 ئێمەی کاندیدیش کە بە هەمان شێوە لەو تیمەدا هاوکارین کار دەکەین بۆ زۆرترین دەنگ دەرکۆکەینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش وەکو بەڕێستان فەرمووتان بە یەکگرتووی ئەو تیمە دەبێت کە بە شێوەیەکی زۆر بەرچاو بە یەکگرتووی هەوڵ و کۆششی خۆمان دەکەین کە ئێمە لیستەکەمان سەرخەین لەبەرەوەی سەرکەوتنی لیستەکە بەشێکی گرینگە لە جێبەجێکردنی پەیامەکانمان لە بەغدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا ڕۆڵی ئەساسی هەیە لەبەرەوەی حزبی مامجەلالە هەموو حزبە عێراقیەکان کە سەیری یەکێتی دەکەن مامجەلالیان بیردێتەوە بۆیە ئێمە دەبێت لە ئاستی ئەو متمانەیە دابین هەموو کاندیدەکانمان و هەموو دەنگدەرانمان هەموو ئەوانەی کە ئیش بۆ یەکێتی دەکەن یەکێتی بە شێوەیەک سەرخەین کە پێگە و قورسایەکی بەغدا فەرامۆژ نەکەین کە ئێمە لە بەغدا حساباتێکی زۆر گەورەمان بۆ دەکرێت هەتا وەکو ئێمە لە دەوڵەتانی ئیقلیم لە ئەوانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانن خۆشەوێت لە حزبەکانی دەور و پشتمان لە کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور ئەمانە هەموو ئومێدیان یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە داهاتووی عێراقدا مافەکانی گەلی کورد زیاتر دەسەبەر بکرێت زیاتر کێشەی کورد بچێتە پێشەوە زیاتر ئێمە ئەو مافانەمان دەستگیر بێ کە هەرێمی کوردستان ببێتە سەرچاوەیەکی بەهێزی دیموکراسی و ئازادی و ببێتە نموزەجێک کە خزمەتی هاوڵاتی کورد بکات. دەستەکانی خۆش بێت سپاس بۆ تۆ کاک ساڵەکە بە شوازێکی ڕاستەوخۆ لە ڕانی خۆشەویستەوە لەگەڵمانە بووی ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازین هیوادارین کە ئەو متمانەی کە ئەیەی بە هاوڵاتیان جێبەجێ بکرێ و هاوڵاتیانیش متمانە بە جەنابەت ببەخشن هیوای سەرکەوتن بۆ خوازین جارێکی تر سپاس دەکەین.